بەناوی خۆی گەورە من ناوم دکتۆر جەمال محموودە لە کۆلێژی زانست هەندازیارە کشتوکاڵەکانم اختصاسەکەم باغداریە. ئەمڕۆ ئەمانەوێت یەکێک لە بەشە گرنگەکانی کۆلێژی کشتوکاڵ کە لە ڕووی زانستی و ئابووری و کۆمەڵاتی ڕۆڵی گرنگی هەیە بریتە لە کەتفلاوەر. کەتفلاوەر چییە؟ ئەو گوڵانە ئاگرێتەوە کە توانان هەیە بیانکەین بە شێوەی چەپێک لە بۆنە ئاهەنگانە بەکاری بێنین لە ڕۆژی خۆشەویستیە لەو ڕۆژانێکەوە بۆنە ئاهەنگەیە یان بۆ سەر مێزە یان بۆ باخچەکان ناتوانین بەکاری بێنین. وەک باسمان کرد لە ڕووی زانستی و ئابووری و پیشەسازی ڕۆڵی گرنگی هەیە. کەتفلاوەر زۆر گوڵەکان بۆ کەتفلاوەر بەکار ئێنرێت، بەس ئەوەی کە زۆر گرینگە زۆر لەمیان باشترە لە کوردستانی خۆمانە زۆر پەری پێدراوە بریتە لە گوڵەباخ. گوڵەباخ ئەوی جۆری زۆرە. کوردستانی خۆمان ئەوەی ڕاستی بێ موتنی ئەسلی گوڵەباخ بە شێوەیەکی خۆرسک و سروشتی لە وڵاتی ئێمەیە گوڵەباخ هەبووە، پیان وتۆ شیلانە. بەڵام بەس بۆ مەجالی زانستی و ئابووری زاناکان پەران پێداوە ئەم گوڵەباخانە چی بکەن لە ڕووی تەربیە و پەروەردەی بکەن، لە ڕووی زانستیەوە پەری پێبن. یەکێک لەو گوڵە گرنگانی کە زۆر گرنگە و باشە لە وڵاتی ئێمەیە بریتێ لە هایبرید ڕۆزاتی کەمی گوڵی بەدەستمەوە، هەرچەندە ئێستا مۆسمیشی نییە بەس ئەم لە قەیمەل مابوو ئەوی ڕاستی بێ. ئەم هایبرید ڕۆزاتیە پێوترێت ناوعیلمیەکەی جومیلایە. ئەم گوڵەباخە پارساڵ خۆشبەختانە لە ئێرانەوە هێناومانە بە شێوەیەکی قەڵەم ڕوانومانە، تۆژینەیەکی باشمان لەسەر کردووە، دووتە لە بەشمان لەم بوارە ئیشەکان. ئەم گوڵە کە گوڵێکی زۆر باشە لە ڕووی چیەوە، ئەگە بە شێوەیەکی دائیمی لە خاکایە بیڕوێنین درێژی گوڵەکە 40 بۆ 100 تقریبا 50 سانتیم بەرزە بێتەوە. بۆچی ئەم گوڵە بۆ کەتفلاوەر زۆر گونجاوە؟ چەند مواسەفاتێکی هەیە. یەکێک لەوانە سێمەکی ڕێکە بەرزیشە، کەمە لەو لەقەی کە ئەگریت کە پێڵە حاملی زەهەری ئەمە زۆر باشە. دوو گوڵەکەی حەجمەکەی گەورەیە، نزیکەی 50 پەڕی ئاوای هەیە کە قوتری گوڵەکە تقریبا نزیکەی 7 بۆ 10 سانتیمە. لە هەرهەمووی گرنگتر لە زۆربەی خاکەکانە ئەڕوێ، بەس ئەتوانی خاکیشی بۆ دابی بکەی بە تایبەتی خاکێکی میکس بێ لە پیتمۆز و پێلایت و لە خۆڵ، ئەگە بۆ دابی بکەی زۆر باشە. بۆ بواری نەخۆشیش کەەوە زۆر گرنگە، ئەم گوڵە مقامی هەیە بۆ ئەمڕاست بۆ حەشراتەکان هەروە بۆ VH سەرما و گەرمە. واشوین لە دەریشەوە بڕوێنی و لە بێتیشە تاچکی. ئەوانی کە پەران پێدرێ بۆ مەجای بریدین و دوایی ئیشان لەسەر دەکرێت و بۆ کەتفلاوەر بەکار بێنرێت، خۆشبەختانە لەم ساڵانەی ئاخیرە لە هەولێر مەشەلێکی گەورە کراوەتەوە خاصن بۆ کەتفلاوەر. سەرچاوی سەرێکی ئەم گوڵانە کە هێنرێت لە ئێران و تورکیا هۆڵنداوەیە. خۆتان نەزانن هۆڵندا بەناوبانگە لە کەتفلاوەرە، دواوە بەریتانیا، دواوە ئەمریکا. بەڵام بەس ئێمە وەکو کۆلێژی کشتوکاڵ هۆڵمان داوە ئەم گوڵانە خۆمان بینین بە خێوی بکەین، پەروەردەی بکەین، بۆ لە دەرەوە هاوردەی نەکەین، خۆمان لێرە ئینتاجی بکەین و بۆ ناوخۆی کوردستانی خۆمان بەکاری بێنین، کە ئەمە هەم لە ڕووی ئابووریەوە ڕۆڵی گرنگی هەم لە ڕووی زانستیشەوە خۆمان پەری پێدەین. بە دوو شێوە زیاکرێت، بە تۆیش زیاکرێت و بە قەڵەمی زیاکرێت. بە تۆگە بۆ مەجای زانستیە و قەڵەمەکەش ئەتوانین قەڵەم کە سیستەم کەتینەکەیەتی ئەم بەشەیەتی لە بەرزی 20 سانتیم درێژەکەی بڕیت و ئەیکێتە ناو لمەوە. ئەگەر ئەوانی کە لە ماڵەوە توانن زیای بکەن، ئەتوانە وڵانی کە دەرەوەی کڕن کە گوڵەکەی تاواو بێ، قەدەکەی بەکار بێنەوە بۆ قەڵەم بیکەن بە دوو بەشەوە 20 سانتیم بە 20 سانتیم دوو گۆبکەی پێوە بێ لەگەڵ یەک گەڵایە بیکەنە ناو لمەوە دایپۆشن لە ئینجانیەکە بە لایلۆن. پاش باوەیەک ڕێگەکە دوای میگوازیتەوە بۆ ئینجانێکی تر کە پێکاتە بێت لە پێکاتەیەکی خۆڵ و پیتمۆس لەگەڵ پێلایت باشترە. ئەنی خاکەکەی وابێ ئاوی تیا کۆ نەبێتەوە زۆر،
ئەمە یەکێکە لە گرینگەکانی مواصفاتەکانی کە ئەو خاکەی کە ئەم گوڵیتیانەی نابێ ئاوی تاکۆ بێتەوە. بەنسبەت ئاودانەکەشی ئەگەر لە ژوورەوە ئینجانە هەبوو هەفتەی 2 جار ئاوی بێ باشە. ئەم گوڵە بەتایبەتی لە بەهارە دەست بە گوڵکردنەکە لە دوای مانگی 3 تقریبان 3 و 4 و 5 تاکە نزیکەی مانگی 9. ئەگە پەرشی پێبین هەتا نزیکی ستانی دەمێنێتەوە بەس تۆزی قورسە. ئێستا تقریبان ئینجانەکانمان حازرە یەکەم جار کە قەڵەمەکان بێناوە کردومانە ئێستا لە ڤیدۆکانیش پیشانمانداون ئێستا لەم وەرزی کۆتاییستانە قەڵەمەکانمان لە بەرزی 10 بۆ 15 سانتیمۆ بڕیوە بۆی لە بەهار ئینشەڵا لە دوای 15 و مانگی 4ەوە دەست دەکەن بە گوڵکردن و گوڵەکانمان بەرەمێنێ باشترین ئینتاجی لە ناوەڕاستی مانگی 4ایە.